مناو یادی خواست سلاو له هاوران عزیزان هیوام لر شوینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله مرزاندی سنو من یاد معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوهای کیتر لزنجیره ویدیوکانی بده سنان پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنان پاره لانترنت و برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی بده سنان پاره لانترنت که من یاد معین 72 ویدیو لریو چنل و بلاو کماوه که تو اتوانی به برانبر درو الکترونیکان و هر وها دلار امریکی به دست بینی بو اوی تو هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندهی که من بلاو یانه کماوه چنلکه سابسکرایب بکه زنگوله تنشش چالاک بکه بو اوی هر کاته کم ویدیو یک آپلود کم یا خود بلاو کماوه یوتیوب لاری نوتیفیکیشن و توی آگادار کاتوا و تو یکم کسبی که بی ویدیوکان ببینید پیش آیا هوران ام تو کنه امرو بایوا بناسینم من هیچ سیگنالک بو کرین بو ایوا بلاو ناکم و نیتی من تنها اویم او دراوانه بایوا بناسینم بو اوی ایوا بکرن که آینده کی باشی ابینم بو او دراوانه و ایوا بتوان لآینده کی نزیک دا زیادترین قازانج بکن و دیسان و پیتان دادم هوران که من هیچ سیگنالک بو کرین بلاو ناکم و بریار کوتای لدست خوتانه تو کنی امرو ویدینگ کیک لجیاتی هولد کردنی هم تو کنه کاتی که هولدیه کی دراوی الکترونیکی کت عدته دراوی الکترونیکی به دست دینی و تا کاتی که دراوی هولده کی لناو تراسوالیتی لهمان کادا پاداشته که دراوی الکترونیکی کم لیرانه برزانم هر وکو آماجه پیکروه که لسر بستری یا خود لسر شبکه سمارت چاین NFT و تای واتوانه لناو تراسوالیتی بکرن لسر پانکیک سواب چون آوران لناو پانکیک سوابی چون نکری لناو اکسچنجا کن سمارت چاینی بکری یا خود تمام بایننس نقل بکیتا ناو تراسوالیتی او جا لپانکیک سوابی هر وکو لیران آوران بوی سواب لپانکیک سوابی اتوانی سمارت چاین کانت یا خود تمام بایننس که کریوتت لاکسچنجا کن بی کید با ویدینگ کیک لیران هر وکو ماجه بکراوه تو اتوانی لری پانکیک سواب او ام دراوی بکری که لناو تراسوالیتی اتوانی بکری هاوران لپانکیک سوابی که لزور ویدیو کان باسم کرده که چون دراوه کن لناو پانکیک سوابی بکرن که زور آسانه هاورانم لیرانه هر وکو ماجه پیکراوه لیرانه هر کسی که بکری ده لسط لکرینکت کمکه و او کسانه که بفروشن برزانم لیرانه هر وکو ماجه پیکراوه 14 لسط و تاو زور باشه بو او کسانه بو چی هاتی او کاری کردو او تو کنه برزانم که برای کاری که زور باشی کردو بو او کسانه که کرن ده لسطا کمتر اتوانم به دستی بین او تو کنه بو بالام باو کسانی که ای فروشن 14 لسطا لپارکیان کمی بیتوا او هنگاویان زور باشه که اوانه که فروشن زیادتر ضررمندن بو اوی او کاری کرده که هولدرکان زیاد به و لعنده که نزیک دا سرکوتنه که گوره او توکنه ببینین و هر وکو دینا خواره و آورانم لیرانم چنلی تلگرامکه آنه که تو اتوانی بچی لناو چنلی تلگرامکه آن جوین ببی و زیادتر معلومات لناو چنلکه آن ور بگری لیران آوران هر وکو ماجه پیکروا لیران شاوران که هر 16 دقیقه جارک لیران 16 دقیقه جارک کاتی که تو او دراوی هولتا که لناو تراسوالیتی هر 16 دقیقه جارک تو اتوانی وکو پاداش دراوی الکترونیکیک به دست بینی که زور باشه آوران زور باشه پروژه که زور سرکوتو بینم چونکه شتکی وا کردوه که زیادتر خلکانک بین هولدی بکن نک اوی بیفروشن که زور باشد هر چنده عددی هولدرکانی بچتا سروا او دراوه لدهاتو اکی نزدیک دا سرکوتنی گورتر بخواه ابینیم و هر وکو لیرانه شماجه پیکروه هاوران که پروژه اکی سرکوتو بی و همو من پیک واتوانین اون پروژه برو سرکوتنه کی گوره بی بی و تا هر چند هولدرکان زیاد بی ام دراوه برو سرکوتنی گورتر اروه که برای خوم هاوران اگر ایوه بشکرن ام دراوی لیرانش پیشوی هاوران باس NFT که کار لسر NFT شکه هر وکو لابیدات ویدیو کم باس کرد لیرانه لینک ویبسایت که لجیرم ویدیوی دانم لدیسکریپشن یوتیوب بو اوی بخوشتان بین و بررسی هم دراوی بکن که من آنده که باشه بینم هم دراوی چون که باشترین کاری که کردوه 14 لسطا پاره او کسانه کمکه که بیانوه ام دراوی بفروشن و تا زور باشه ابی تا هوی اوی که
عددی هولدرکانی بچیتە سەرەوە. هەروەکو لێرانە بەڕێزانم تەلەگرامەکەشمان شەڕح کرد ئەچینە سەر BSC-سکەن. BSC-سکەن لێرانە کانترکس ئادرسی هەیە هاوڕان لێرانە ئەو ئادرسەکەیە کە لە ژێران ڤیدیۆی دانم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە ئەو ئادرسەی کۆپی بکەن. لێرانە کۆپیەکە هاوڕان دراوەکە لە ناو ترانسوالیتی زیاتەکەی ئەو ساتوانی دراوەکە لە ناو ترانسوالیتی لە ڕێی پانکێک سواپەوە بکڕی. واتە بۆ زیادکردنی هەر دراوێک لە ناو ترانسوالیتی هاوڕان تو پێویست بە کانترکس ئادرسی هەیە ئادرسی هەیە کە ئادرسی ئەم دراوەیە لێرانە کۆپیەکەی و لە ناو ترانسوالیتی زیاتەکەی اینجا تو ئەتوانی دراوەکە بکڕیت لە ناو ترانسوالیتی لە ڕێی پانکێک سواپەوە. بەڵێ هاوڕان ئەوەش BSC سکەنە سایتەکەیە کە هەروەکو گوتم و دواتر ئەچینە سەر عەدەد و نرخەکەش هاوڕان ئەجەلەی مەکەن. 30 لە 100 توکەنسوزی کردووە. لێرانە باچینە ناو سایتی پۆکۆینەکەش هاوڕان پۆکۆین لێرانە هەروەکو بینن عەدەدی دراوەکە عەدەدی دراوەکە هاوڕان 1 کواردرە و هەروەها نرخەکەی بەڕێزانم 10 سفرە کە من زۆر بە باشیە بینم ئێستا و دراوەی بای $15 بکڕن و لە ناو ترانسوالیتی ڕابگرن. نرخی کڕینەکەی زۆر هەرزانە لە ئێستاوە. هەروەکو لێران نمودارەکەشە بینن کە چەند بەرە و هەڵکشان و داکشان هاتووە لێرانە بەڕێزانم کە من زۆر باشە بینم ئێستا تۆ بکڕیت چونکە زۆر لە خوارەوەیە نرخەکەی و لە ئاندەیەکی نزیکدا پامپێکی زۆر باشی هەڵکشانێکی گەورە ڕوە. واتە ئێستا هەروەکو نمودارەکەیە بینن کە زۆر داکشاوە لە ئێستاوە تۆ ئەتوانی بکڕی. و لێرانە شەروەکە بینم بەڕێزانم مارکێت کەپەکەی کە $63. من سێبارەیەکەمەوە بەڕێزانم من هیچ سیگنالێک بۆ کڕین لە ناو چەنێلە بڵاو ناکەمەوە تەنها نیەتی منەوەیە کە ئەو دراوانەیە کە تازە لیستە بن واتە تازە دێنە ناو بازار کریپتۆکارنسی و هەروەها ئایندەیەکی باشیان بۆ بینم من بۆ ئێوە بڵاوەکەمەوە ئیتر بڕیاری کۆتایی کڕین یاخود نەکڕین ئەم دراوانە لە دەست خۆتانە. بەڵام هێشتا ئەم دراوە ئازیزانم لە ناو کۆین مارکێت کەپی لیست نەبووە چونکە دراوەکی نوێیە. هەروەکو گوتم من لینکی وێبسایتەکەش لە ژێران ڤیدیۆی دانم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە بین و بەڕسی ئەم وێبسایتەش بکەن بە خۆتان ئازیزان. و هەروەها کانترکس ئادرسەکەش لە ژێران ڤیدیۆی دانم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە کانترکس ئادرسەکەی کۆپی بکەن و لە ناو ترانسوالیتی بتوانن ئەم دراوەی زیادی بکەن. هەر ڕەخنا کامنت پرسیارێکە بوو لە ژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتیوب بووم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.